تایبەتی ئەمان کە وەکو ژنانی باشتر تام لە ژنانیش و پیاوانیش بە کۆی گشتی بەشدارێکی باش هەبوو لێ بەڵام کۆنگرەی لۆزان ئێمانزانین گرنگەکەی لە چایە دوای 100 ساڵ لەو نەهامەتی کە بەسەر کووردا هاتووە لە پەیماننامەیەکی وا خراپە لەبەر پێویستە دەنگێکە هەبێەوە دەنگێکیش داوا ئەوە بکا کە ئێمە ئەم میلەتە بە هەموو شێوەیەک جینۆساید کراوین لەبەر ئەوەی کە ڕێکەوتنامەیە کراوە ئەم ڕێکەوتنامەیە گەلێکی پەرتەوازە کردەوە گەلێکی والێ کردووە کە ئەو وڵاتانی کە داگیرکەرن هەتا ئێستا بە ڕۆژانە ئەم میلەتی کووردا جینۆساید دەکەن لەبەرەوە مە گرنگ بوو کە هەموو هەر چوار پارچە بێت دانیشتنی لەسەر بکا بتوانێت ئەتوانێت لەم کاتەیە کە ئێمە کوردانێکی زۆرمان لە تاراوگەیە کوردمان هەیە لە ئێستا ئەندامی پەرلەمانی ئیتیحادی ئەوروپیە کوردمان هەیە لە ناو حکوومەتا کارەکە لە دەڕەوەی وڵات چۆن بتوانن ئەمانە هێزێک بۆ کورد بگەڕێنەوە و ئێمە داواکاریکی ئەساسیمان کە لەوێ ئەوە بوو کە بتوانرێ لە ناو ئومەمی متحیدایانەتەوە یەکگرتوەکانە کورد حتا ئەگەر وەکو چاودێریش بێ لەوێ ئەندامێکی هەبێ وەکو میلەتێک وەکو ئەوەی کە میلەتێکە بوونی هەیە و ئەم هەموو کەسەی هەیە کراوە بە چوار پارچەوە پێویستە وجودێکی یاسایی هەبێ لە ناو نەتەوە یەکگرتوەکانە ئیتر ئەم بابەتانە بوو بەڵام بەڕاستی خۆی ئەتوان بڵێم هیچ کۆنفرانسێک و کۆنگرەیەک بێکەم و کورتی نابێ بەڵام بەکۆی گشتی باشیەکانی زیاتر بوو و کۆنگرەیەکی بەڕای من سەرکەوتوو بوو و دوای ئەوە دەنگێکی زۆریایەوە و کوردان لە هەموو ئەوروپاوە هاتبوون ئەتوانم بڵم لە ئەمریکاوە لە ئوسترالیا و بۆ خۆی مهمە کە کورد هەست بە و مەسئولیەتە بکە خۆی بێتە ئەو جێگای و جارێکی تر دەنگێکی هەبێ بۆی هەڵوەشانەوەی ئەو پەیماننامە خراپە دژ بە کورد ئێمە گەر باسی بنەماکان بکەین لەناو پەیماننامەیە کە ئەکید ئەو بڕگانەی کە تایبەتن بە کورد ئەبێتۆ تایە مناقەشە بکەیت ئەوی چەندها پەناڵیان دانا بۆ پەناڵانەی کە بۆ ئەوەی کە بتوانڕێت چۆن ئیشی لەسەر بکرێ بۆ ئەوەی کە چونکە کاتە ڕێکەوتنامەیەک لە دژی هەر جێگایەک دەرەچێ یاخود حتا لە بەرژەوەندی هەر لایەنێک دەرەچێت ئەگەر تۆ بتەوێت ئەمەی کە لە دژی تۆ دەرچەوە بێ هەوڵبەی ڕێکەوتنامەیەکی تر دەربکەیتەوە یا هەوڵبەی بە شێوەیە کار بکەیت چەند بڕگەیەک جێگیرکەی بۆ بەرژەوەندی خۆت بۆ ئەو میلەتە ئەوەش مناقەشاکرا لەناو ئەو پەناڵانەیە کە دانرابوون هەم بە شێوەیەکی ئەکادیمی هەم کەسانی یاسایی و سیاسی و هەموو لەوێ وجودیان هەبوو بۆ مناقەشەکردنی ئەم مەوزوعانە خۆت دەزانی کە ئێمە چوونەتە ئەوێ بۆ ڕێکەوتنامەیەک بووە ئەو ڕێکەوتنامەیە کە چۆن بتوانین کاری لەسەرکەین و هەڵی وەشێنینەوە ئەمما وەکو کۆنفرانسێکی تر نەبوو کە تۆ دانیشی باز لە کێشەکانی ناو خۆی کۆنگرەی نەتەوەی کورد بکەی یاخود کێشەکانی ژنان بکەی بە پێچوانەوە ژنان لەوەیە ڕۆڵێکی کارایان هەبووە دەوریان هەبووە بۆ چوونی خۆیانیان هەبووە بەشداری ڕێپێوانی جددیان کردووە ئەمە دەوری ژنان بووی ناگەر بڵم ئێمە پەناڵێکی تایبەتمان هەبێ و کە باس لەوە بکەین کە ژن چۆن ڕۆڵێ بێ لە هەڵۆشانەوەی ئەم پەیوان ئێمە باس پەناڵێکی تایبەت هەبوو باس لە ڕۆڵی ژن و دەوری ژن بەکۆی گشتی نەک بۆ ئەوی کە ئەم پەیماننامەیە چۆن هەڵەوەشێتەوە ینی ژنان وەکو هەمویان پێکەوە هاوکار بوون چونکە ئێمە ئازانین ڕەنگە کۆنگرەی نەتەوەی کورد جیاواز بێ لە هەموو ڕێکخراوەکانی تر لێ ئێمە هاوسەرۆکمان هەیە لەوێ ژنی و پیاوێک هاوسەرۆکن لەبەرەوە زۆر باس لە یەکسانی و بە فعلیش یەکسانی لە ناو کۆنگرەی نەتەوەی کووردا ئابینی ئەمە خۆی هەڵەیەکی گەورەیە بۆ خۆمان کە نەمانتوانێت تا ئێستا ئاڵایەک یەک پارچەیمان هەبێ ئەوەش هەمومان نەزانین ئەمانە هەموو حیزبی سیاسین کە وجودیان هەیە لە ناو کۆنگرەی نەتەوەی کوورداوە تا ئێستا ئەم حیزبە سیاسیانەی لە هەر چوار پارچەی کوردستان نەیانتوانیوە یەک دەنگ بن یەک ڕنگ بن هۆواقعەکە خۆمان نەزانین دەوڵەتانی دراوسێت تەئسیرەیە لەسەر هەندێک حیزب بۆ حیزبێکی تر دژایەتیمان یەک ئەکەین لە زۆر کاتە لەبەرەوەمە گرنگە کە بێ بەخاص چۆنەڵی مؤتەمەرێ بکرێ کۆنگرێ بکرێ بۆی ڕێک بکەوین لەسەر ئەوەی یەک ئاڵا هەبێ بۆ هەر چوار پارچەی کوردستان